خۆشەویستان، ئەگەر خوای گەورە تەمەنمان باقی کات بەرەو ڕۆژانێک دەڕۆین، ڕۆژانێکی زۆر مبارەک و پیرۆز. بەرەو ڕۆژانێک دەڕۆین کە پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێت هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵ کردەوەی چاک خێرتر بێ لەو دە ڕۆژە. نۆمینەی حاجیان لەگەڵ ڕۆژی یەکەم ڕۆژی جەژنی قورباندا. خۆشەویستترین گەورەترین ڕۆژ بەلای خوای پەروەردگارەوە ئەو دە ڕۆژەیە. ئەو دە ڕۆژە کە پشتیوان بەخوا کە پێوترێت دەی ذیلحیجە لای خوای پەروەردگار لە ڕۆژی ڕەمەزان مبارەکترە. ئەم دە ڕۆژە عیبادەتکردن تێیدا خێرترە لە ڕەمەزان. لە شەوەکاندا دە شەوی لەیلەتول قەدر لە هەموو شەوێ مبارەکترە. لە ڕۆژەکانیشدا ئەم دە ڕۆژەیە. بەڵێ خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خۆشەویستترین ڕۆژن بەلای خوای پەروەردگارەوە، گەورەترین ڕۆژن بەلای خوای پەروەردگارەوە، مبارەکترین ڕۆژن ئەگەر ئینسان کردەوەی چاکی تێدا ئەنجام بدە. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئەوەندە گەورەیە ئەم ڕۆژانە، بەڵام گەورەیە بۆ کەسێک کردەوەی چاکی تێ ئەنجام بدە. بەڵام هەرچەندێک گەورەیە، بەڵام تۆ کە خراپە و تاوانی تێدا ئەنجام بدەی قوربەسەری بۆ خۆت ئەنجام بدەی. ڕۆژێکی گەورەیە، هەر کەسێکیش عیبادەتی تیا بکات خوای گەورە پاداشتی گەورەی بۆ دەنووسێت. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئەم ڕۆژانە چاکەکردن لەم ڕۆژانەدا، کردەوەی چاک ئەنجام بدەی لەم ڕۆژانەدا خێرترە لەوەی کە لە پێناو خوادا شمشێرت پێبێ و جیهاد بکەیت لە پێناو خوادا تێبکۆشی. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیهادکردن لە پێناو خوادا بەقەت ئەوە خێر نییە کە لەم ڕۆژانەدا عیبادەت و خواپەرستی بکەی. ئەو کەسە کە خۆی دەخاتە مەترسیەوە، ژیانی خۆی دەخاتە مەترسیەوە، پاداشتی لەو کەسە گەورەتر نییە کە لەم ڕۆژانەدا عیبادەت و خواپەرستی بکات. ئیلا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئیلا مەگەر پیاوێک بڕوا بۆ جیهاد، ئەوەی کە پێیەتی لە سەرۆت و سامان هەمووی تیا بچێ، خۆشی بکوژرێ، ئیلا ئەو کەسە مەگەر پاداشتی لەو کەسە گەورەتر بێ کە لەم ڕۆژانەدا عیبادەت و خواپەرستی و کردەوەی چاک ئەنجامەدا. کەواتە ئەم ڕۆژانە گومانە تێدا نەبێ پیرۆزترین و گەورەترین ڕۆژن. پار دە ڕۆژەی ذوالحیجە بۆ هەندێک کەس خوالیان خۆش بێ ئاخە فرسەت بوو، ئێستا لە ژێر خۆڵدان. ئەم دە ڕۆژەش بۆ هەندێکی تر کە ئێستا زیندون ئاخر فرسەتە، جارێتر ئەم دە ڕۆژە نابینەوە لەسەر زەویە. بەڵێ خۆشەویستان، بۆیە ئەم ڕۆژانە ڕۆژی جیهادکردن لە پێناو خوادایە. تۆش ئەم مۆبایلت لەو دە ڕۆژەدا هەڵدای بنێ، زۆر بەکاری مەهێنە. ئەو ئالوودەی کە ئێستا ئالوودەویتە بۆ مۆبایلەوە لەو دە ڕۆژەدا بیشارەوە، یاخود با بە کەمی پێت بێ، خەریکی خواپەرستی خواناسی بە. پێشینانی پیاو چاک ڕەحمەتی خوان لێ بێ خواناسان لەم دە ڕۆژەدا بە جۆرێک خۆیان ماندوو ئەکرد خەریک و دەتوانایان دەربچێت. بۆی ئاگامان با لە خۆمان بێت ئەم ڕۆژانە پیرۆزن، پیرۆزترن لە ڕەمەزان، پیرۆزترن لە ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کردەوەکردن تێیدا خێرتر و چاکتر و گەورەترە لەوەی کە لە مانگی ڕەمەزاندا کە چەندێک گەورەیە هێشتا بەقەت ئەمە پیرۆز نیێت. بۆی ئاگامان با لە خۆمان بێت ئەمە خاڵێکی گرنگە. یەکەم خاڵ بزانین ئەم مانگە مانگێکی زۆر پیرۆزە و ئەو دە ڕۆژەش بە تایبەتی. چاکەکردن ئەم ڕۆژەدا پێویستە ئەنجام بدرێت. ڕەزیلی مەکە، چروکی مەکە لەوەی کە چاکە و خێر ئەنجام بدەیت. پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات دەفەرمێت فأكثروا فيهن من التهليل والتحميد والتكبير. لەم دە ڕۆژەدا وەسیەتان بۆ کەم، ئامۆژگاریتان بۆ ئەکەم زۆر زیکر و یادی خوا بکەن،
زۆر سبحان الله بکەن، الحەمد لله، لا إله إلا الله والله أكبر، هەموو زیکرەکانی تریش زۆر بیکەن. فەئەکثروا، زۆر زیکری خوا بکەن لەم دە ڕۆژەدا. ئەوە ئامۆژگاری پێغەمبەری خۆشەویستە بۆ ئێمە صلی الله عليه وسلم. هەموو زیکرەکان الله ئەکبەرەکان کە لە جەژناندا دەکرێت، ئەم دە ڕۆژەش هەر سونەتە بکرێ هەتا چوارەم ڕۆژی جەژنیش. بۆیە ئەوە الله ئەکبەرە بکەن، سبحان الله وبحمده، سبحان الله العظيم، سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، وهمو ذكر كان يتريش أنجام بدن. أو آموژگاری خۆشەویستی خوایە صلى الله عليه وسلم. بۆیە لەم دە ڕۆژەدا قۆڵی لێ هەڵماڵە، پشتیوان بخوا، عیبادەت بکە، چونکە لەوانەیە بۆ هەندێکمان آخر فرسەت بێ. مەڵێ گەنجم، مەڵێ ئیشەکانم تەواو نەبووە، مەڵێ خوێندنەکەم تەواو نەبووە، فرسەتە. هەزارەها گەنج هەبوون پارەکە ئەوەی گرتی ئەو ڕۆژانە بە عیبادەت و بە خواپەرستی بەسەر برد، خواناسی تێدا کرد، بێگومان بردێەوە، بە ئیزنی خوا پاداشتی وەردەگرێت. بەڵام ئەوەشی نەیگرت هەر مرد، بەڵام دڵنیایە پەشیمان دەبێتەوە و پەشیمانیش بۆتەوە. بۆیە خۆشەویستان، زیکر و یادی خوای پەروەردگار لەم دە ڕۆژەدا خێرترە لەو زیکر و یادەی کە لە مانگی ڕەمەزاندا دەیکەیت. مانگی ڕەمەزان خۆمان ماندوو دەکەین، دەڵێن زۆر خێرە، بێگومان خێرە، مبارەکە، بەڵام ئەم خێرترە، ئەم دە ڕۆژە خێرترە ئەنجامدانی عیبادەت و خواپەرستی تێیدا. بۆی ئینشاڵڵا خەمساردی مەکە، قۆڵی لێ هەڵماڵە، پشتیوان بخوا، هەوڵێک بدە بەڵکو خوا لە خۆت ڕازیکەی. ئەوە گەورەترین ناز و نیعمەتە کە لە بەهەشتا وەریضوان من الله ئەکبەر. ڕازیبوونی خوای گەورە دەفەرمێ گەورەترین ناز و نیعمەتە لە بەهەشتا. دەی هەوڵ بدە پشتیوان بخوا خۆت ماندووکە، ئەوەندەی لە توانەتدا هەیە زیکر و یادی پەروەردگارت بکە، بەڵکو خوای گەورە ڕەحمەت پێ بکات. یەکێتە لەو شتانەی کە زۆر گرنگە لەم ڕۆژانەدا ئەنجامی بدەین، یەکێک لە عیبادەتە گەورەکان ئەوانەی کە توانایان هەیە ڕۆژوگرتنە. حديث صحيح معناه كبيغمري خوا صلى الله عليه وسلم كان رسول الله صلى الله عليه وسلم يصوم 9 ذي الحجة، نك 9 ذي الحجة. هەندێک کەسە یەڵێن کاکە حەدیسەکە باسی نوێمی حاجیانەکات کە ڕۆژی عەرەفەیە. نەخێر، ئەو کەسانە لە زمانی عەرەبی تێنەگەیشتونە، چونکە حەدیسەکە نافەرمێ كان يصوم 9 ذي الحجة، ئەفەرمێ كان يصوم 9 ذي الحجة. هەر نۆ ڕۆژەکەی مانگی ذوالحجەی گرتۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، واتە نۆمینەی حاجیانی پێ دەڵێن، خۆمان هەر نۆکەی گرتۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئاخر ڕۆژیان ڕۆژی عەرەفەیە. ئەگەر کەسێکیش ئەمەی پێ ناکرێ بەهۆی ئیمان زەعیفیەوە، بەهۆی نەخۆشیەوە، بەهۆی عوزرەوە، بەهۆی کەسابەتەوە، ئەمە سونەتێکە بیکە خێرێ گەورە دەستەکەوێ، بەڵام ڕۆژی عەرەفەتان بیر نەچێ، پشتیوان بەخوا ئەوانەی کە زیندوین. بەخوا ئێستا سوێن بەخوا کەس خەڵک هەیە ئەوەی کە لە بیری نییە ڕۆژی عەرەفەیە بە ڕۆژوو بێ، بەڵام وەڵڵاهی ناگاتە عەرەفە، ئەمرێت. هەیشە 100% خۆی ئامادە کردووە بۆ ڕۆژوگرتنی ڕۆژی عەرەفە، بەڵام پێش عەرەفە وەفاتەکە وەڵڵا خوای گەورە پاداشتی وە دەنووسێت، چونکە نێتی گرتنی ئەو ڕۆژەی هەبووە. بۆیە جەژن مردن ناوەستێنێ، ئاگاداری خۆمان بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ڕۆژوگرتنی ڕۆژی عەرەفە، ڕۆژێک پێش جەژن، ئینشاڵڵا ئومێدم وایە بێگومان دەبێتە کەفارەتی ساڵێکی پێشووت و ساڵێکی دواییت. جا ئەگەر پێت خۆشە خوا لە گوناهی 2 ساڵت خۆش بێت، تۆی تاوانبار، شەو ڕۆژ خەریکی گوناه و تاوانی، یعنی ئەوەندە ئیمانەکەت لاوازە کوژاوەتەوە، نەتوانی ئەگەر نوێیەکەش ناگریت خۆی ڕۆژێکی لێ بگرە، دوانی لێ بگرە، سیانی لێ بگرە. ئەگەر هەر ناشتوانی ڕۆژی عەرەفەت لەبیر نەچێ، گوناهی 2 ساڵت ئەوەرێنێ، زۆر پێویستت پێدی بۆ قیامەتت، گوناهی 2 ساڵت لە کۆڵ دەبێتەوە بۆ قیامەتت. بۆیە ئینشاءڵڵا ڕۆژی عەرەفە خۆتان و ماڵ و مناڵتان بە ڕۆژوو بن پشتیوان بخوا. ئەگەر ڕۆژەکان تشتان پێ نەکرا دەتوانن عیبادەتی تێدا ئەنجام بدەن غەیری ڕۆژوگرتن. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێتە لەو خێرە گەورانەی کە لەم دە ڕۆژەدا پێویستە ئەنجامی بدەین زیاتر خێر و سەدەقەیە. هەژارەکان
بەخوا هەندێکیان خەمی جژنیان لێ هاتووە مەڵێ هەژار نییە هەژار هەیە و خەڵکی دلۆ ڕیبەڕێسان فێڵباز و درۆزنیش هەیە بەڵام هەژاری ڕاستەقینێش هەیە هەژارێ خەمی لێ هاتووە مناڵەکانی داوای جلوبەرگی لێەکەن ناتوانێت بۆیان بکڕێت با مسلمانان غیرەت و ئیمانمان بجوڵێ با مناڵی هەژارەکانیش وەکو ئێمە جەژن بکەن با مناڵی هەژارەکانیش لەگەڵ ئێمەدا دڵخۆش بن وەکو منداڵەکانی ئێمە بۆی ئەوانتان لەبیر نەچێ ئەزانی فەقیرە ئەوەندەی توانات هەیە جلوبەرگیان بۆ بکڕە ئەوەندەی کە توانات هەیە خواردنیان بۆ بکڕە دڵخۆشیان کە نازانێ بۆ چۆن جلوبەرگ بۆ منداڵەکانی دابین بکات نازانێت چۆن خواردنیان بۆ دابین کە بۆی ئەگەر چوتە ماڵێکی فەقیر و هەژار ئەوەی کە داینا بۆت بە دڵت نەبوو لە خۆت بایی مەبە لە خۆت بایی مەبە بزانە کوڕی کێی کچی کێی ڕۆژێک بوو باوکی ئێمە و باپیری ئێمە و نەنک و داپیرەی ئێمە ساوەر و دۆینەشی دەست نەگەوت بیخوات بۆی تۆ بزانە کوڕی کێیت و لە کێیت پێویست ناکە ئەوە لە خۆت بایی بی ڕۆژێک بوو باو باپیری ئێمە گەنمێکی دەست ناکەوت بیکا بە نانێک بۆ خۆی لەگەڵ مناڵەکانێ بیخوات کەواتە وەڵا ئەمە چی ئەمەکەی چەرەزۆ ئەمەکەی شەربەتەوە ئەمەکەی ساردیە تۆ زێر بخۆتا بچۆرەوە تۆ بزانی چیت لە خۆبایی لوت بەرز کابرا ئەوە نەتوانای هەیە بۆی ئاگامان با لە خۆمان بێ ئاگامان لە هەژارەکان بێ گاڵتەیان پێ نەکەین ئەگەر یارمەتیان نەدەین یارمەتیان بدەین ئەگەر نابا گاڵتە و سوکایەتیان پێ نەکەین خەڵکی وای دەڕاتە ماڵ خەڵکی گاڵتە بە هەموو خواردنەکانیان دەکا ئەم سوالکەرانە ئەمەکەی چەرەزەدایان ناوە سوالکەر نییە خۆت نەدی بدیت خۆت لوت بەرزی دەیەگەر ڕاستەکە ئەوەنە بەخیرەت و ئەوەندە عاقڵ و چاکی ڕێک و پێکی ئەوەنە مؤەدەبی 4 کیلۆ چەرەزی باشی بۆ بکڕە ئەگەر داینە لەو کاتێک لێی بکە با لە خۆمان بایی نەبین هەژار و فەقیرەکان پێویستیان بە یارمەتیە پێویستیان بۆی دڵخۆشیان بکەین نەک دڵیان تون بکەین دەچێتە ماڵەکە لە جیاتیەوەی دڵخۆشی کە خەمباری دەکات ئەوە کەی چکلێتە دایناوە تۆ قچێ بەسەری براکەم وەریگری وەری ناگری پێویست ناکە گاڵتە بە هەژار و فەقیرەکان بکەی ئەو ڕۆژی عیبادەتە ڕۆژی دڵخۆشیە ڕۆژی ئەوەی کە بە خەڵکی و ڕابێری بۆیە بە ئاگامان لە هەژار و فەقیرەکان بێ بە دڵنیایە پێتان ئەڵێم بەپی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەپی قەولی پیاوچاکان و خواناسان وەڵڵاهی خێر و سەدەقەکردن لەم دە ڕۆژەدا گەورەترە لەوەی کە لە مانگی ڕەمەزانە کردت وەڵڵای دەرکردنی زەکات ئێستا خەڵک بە عام زەکات دەرەکە مانگی ڕەمەزان دەرێک ئەڵێ زۆر خێرە بەڵام دڵنیا بە ئەم دە ڕۆژە خێرترە زۆر خێرتریشە کەس زەکاتەکەی خۆی نایڵێتەوە بۆ ئەم ڕۆژانە ئەگەر زەکاتەکە ئەم دە ڕۆژە دەریکەی خێرترە لە مانگی ڕەمەزان لەبەر ئەوەی کە حەدیثێ زۆر لەبارەیەوە هاتووە و مانگی ڕەمەزانیش ئەلحەمدولیلا زەکات زۆرە بەڵام ئەم مانگە کە هەر جەژنیش لە پێشیوەیە لە دوایەوەیە دوایەوە جەژن دێت جەژنێک لە پێشمانەکە جەژنی قوربانە بۆی ئینشاءڵڵا زەکاتان هەیە لە مانگە دەریکەن لەم دە ڕۆژەدا خێرێ گەورەیە و خێر و سەدەقەش بکەن و یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن و گاڵتەشیان پێ مەکەن سوکایەتیان پێ مەکەن چونکە خوایەک هەیە دەتوانێت وات لێ بکە دەنکێ گوڵە بە ڕۆژە دەست نەکەوێ بیخۆی خوا انتقام و تۆڵەی زۆرە بۆ کەسانی کە لوتیان بەرزە خاڵێکی تر لەو خاڵانی کە گرنگە لەم دە ڕۆژەدا ئەنجامی بدەین پشتیوان بەخوا قورئان خوێندن بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو پیتێک لە پیتەکانی قورئانی پیرۆز کە تۆ دەیخوێنی دەخێرە دەسەکەوێت خوای گەورە دەوڵەمەند و سەخیە گومانت لەوەدا نەبێت لەم دە ڕۆژەدا پێویستە زیاتر لە مانگی ڕەمەزان قورئانەکەت بەدەستەوە بێت نەک مۆبایلەک تەشبیهات نەبێ ئەموو بۆتە قورئانی خەڵک ئەمڕۆ پەنا بەخوای گەورە جاتی قورئان خەڵک ئەمەی بەدەستەوەیە ئەوە سەرگەردانیە من ناڵێم هەر بەکاری مەهێنە بەڵام هەموو شتێک سنووری خۆی هەیە هەموو شتێک سنوورێکی تایبەتی خۆی هەیە قورئانی پیرۆز لەم دە ڕۆژەدا خێری زیاترە لە ڕۆژەکانی تر و لە مانگی ڕەمەزانیش بۆی ئینشاءڵڵا قورئان لەبیر نەکەی لەو دە ڕۆژەدا وە کاتەکانی تریش بە هەمان شێوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ڕۆژەی کە خەڵکی زیندوو ئەبێتەوە کە زیندوو ئەبیتەوە هەموو کەسێک لە گۆڕەکەی دەرەچێت دەرەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئینسانێک کە ئەهلی قورئان بۆ قورئان خوێن بووە قورئانی خوێناوە کاتێک کە لە گۆڕەکەی دەرئەچێ کەسێک دێک بەرەو ڕووی دەڵێ دەمناسیت ئەڵێ ناتناسم ناوەڵڵا تۆ کێی ئەڵێ من قورئانم ئەو
قورآنەی کە بە شەو بە ڕۆژ دەتخوێنە ئێسەوە هاتووم بۆ لای تۆ بۆی پشتیوان بخوا شەفاعەت بۆ بکەم لای خوای گەورە. خوالەوە خۆشترەیە کاتێکە لە گۆڕەکەت دەرئەچیت قورآن لەگەڵ تا بێ، قورآن پێشەوای تۆ بێت، لە پێشی تۆ بێت. اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. پێغەمبەری خوا فەرمووی صلى الله عليه وسلم قورآن بخوێنن چونکە لە قیامەتە قورآن دێ شەفاعەتمان بۆ دەکات بۆ کەسێکە خوێناوێتی. بۆیە هەر کاتێک ئەگەر پێت خۆشە ئەو ڕۆژەی کە لە گۆڕەکەت دەرئەچی قورآن لەگەڵ تا بێت، دێ لە دنیادا قورآن بخوێنە. مانگی ڕەمەزان ئەم دە ڕۆژە کاتەکانی تر سەعاتێک 2 سەعات بۆ قورآن دابنێ، واز لە مۆبایل بێن ئەوەندە بەدەستەوە نەبی، چاول لە دەست داوە، کور ئینسان عەقڵی لە دەست داوە، هۆشی لە دەست داوە، معریفەت و پیاوەتی و چاکە و خزمایەتی و هەموو شتێکمان لە دەست داوە بۆی مۆبایلەوە. زۆربەی نەماوە ئەڕۆتێ ماڵی کابرا وەڵای بە پیاوت نازانێ خەریک مۆبایلەکەیەتی، کاکە بۆ لای تۆ هاتوومە، عەی بە عەی بەسە، تێرە نەخوا لە فەیسبوک، تێرە نەخوا لە ئەنتەرنێت. هەموو شتێک سنووری خۆیە کاکە گیان. خوێش کاتێک ئەیکەی ناو چێشتەوە بێ سنوورێکی خۆی ئەگەر پڕی بکەی ناخورێ، کەس ناتوانێ بیخۆ. هەموو شتێک سنووری خۆیە و هەموو شتێک بە قیاسی خۆی. خەریکی قورآن بن. ئیمامی خالید کوڕی وەلید ڕەزای خوای لێ بێ لە سەرمەرگا ئەگریا، دەیان فەرموو بۆچی ئەگریت؟ قورآنەکەی بەرز کردەوە، فەرمووی شەغەلەنا عنکە ئەلجیهاد، جیهاد. ئەی قورآنی پیرۆز وەڵڵای بەهۆی جیهادەوە بۆی تێکۆشان لە پێناو خوادا نەمتوانی بە پێی پێویست بتخوێنمەوە، خوێنایەوە وەک من تۆ نەبوو. بەڵام ئێمە دەڵێن شەغەلەنا عنکە ئەلجیهاز، جیهاز نەک جیهاد. ئێمە دەڵێن قورآن بەهۆی جیهاز و مۆبایلەوە تۆمان لەبیر چوو. بۆیە ئەو جیاوازەی ئیمامی خالید کوڕی وەلی لەگەڵ ئێمەدا زۆر جیاوازە، ئەو لە جیهادا بوو، لە پێناو خوادا شارە و شار وڵاتە وڵاتێک کرد، ئێمەش خەریکی مۆبایلەکانمانین. قورآن بخوێنن، ئەو ڕۆژەی کە لە گۆڕەکە دەرئەچی بە ڕوت و قوتی قورآن لەگەڵ تایە و لای خوا شەفاعەتت بۆکە. شەفاعەتی قورآنیش هیچ گومانێکی تێدا نیە، 100% قبوڵە. بۆیە قورآن لەبیر مەکەن. ئاخر خاڵ خۆشەویستان، قوربانیمان لە پێش پشتیوان بەخوای گەورە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت إن على كل أهل بيت في كل عام أضحية. هەموو ماڵێک لە هەموو ساڵێکدا قوربانیەکی لەسەرە. تۆ مەڵێ وەڵا کاکە من پێرارەکەکردم، بەسێ پێرارکردم، باوکم کردی، باپیرم کردی، ئەو نایخوا. مادەم توانات هەیە ئەبێ قوربانی بکەی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک قوربانی نەکرد و لە توانایدا هەبوو با نزیکی نوێژی جەژن نەکەوێتەوە، نێ بۆ لامەن نوێژمان لەگەڵدا نەکە، شایستەی ئەوەی نوێژی جەژن بکە، ئەوە هەڕەشەیە، ڕوخسەت نییە، هەڕەشەیە. پارەت هەیە وەڵا کاکە 2 وەرەقەم پێ نیە، 2 گەڵام پێ نیە، 250,000 پێ نییە بۆ قوربانی، سیارەکەی عاتڵ بێ 2 ملیۆن 3 ملیۆن پارەی پێ، پارەی پێ نییە بۆ قوربانی، بەڵام ژنەکەی دەڵێ قەنەفە بکڕە، تاقمی قەنەفە کڕێ بە 500,000 بە ملیۆنێک. پارەی پێ نییە بەڵام بۆ دنیا پارەی پێیە، بای 200,000 300,000 ئەشیا کڕێ بۆ جەژن پارەی پێیە، بەڵام بۆ قوربانەکە پێ نییە. خوا فێڵی لێ ناکرێ، خوا ناخەڵەتێ. توانات هەیە قوربانی بکە، گرنگەوەی بکرێ، خۆت ئەیکی خێزانەتێکا گرنگەوەی لەو ماڵا بکرێ. بۆی ئینشاڵڵا قوربانی بکەن، لەوانەیە ئاخر قوربانیتان بێ. بانی بۆ مناڵی جێدێڵی، مناڵ چیت بۆکە، بۆ کچوک ڕۆزاوە بووکی جێدێڵی، قوربانی خۆت بکە، پشتیوان بخوا، بە دڵنیایی خوای گەورە پاداشتێک گەورەت بۆ ئەنووسێت. بۆی قوربانیتان لەبیر نەچێت، لە تواناتانە هەیە بیکەن، مادەم بۆ دنیا تواناتەی لای خوا عوزرت نییە. بۆی ئینشاڵڵا بیکەن. لە کۆتاییدا خاڵێکی ئێمە باسی کەم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک بەتەمای قوربانی بوو لەو دە ڕۆژەدا بە موو لە خۆی نەکاتەوە، نینۆکی نەکا. وەکو ڕێگایەک ئەمە ئینشاڵڵا خۆتان لێ پارێزن، ئەمە خلافی لەسەر ئایا ئەو نینۆکردن و موکردنەوەی حرامە یا باش نییە، مەکروهە، خلافی لەسەرە. بەڵام خۆتی لێ پارێزە. ڕێگایەکی تریش ئەگەر پیاوێک نەتوانێت تەحمل نەکا، ئەتوانێت خێزانەکەی بیکا لە ماڵەوە، گرنگەوەی لەو ماڵا بکرێت کە خێزانت کردیت و ئەتوانی سەرت چاکەی، ئەتوانی نینۆکت بکەی، ئەتوانی سمێڵە دەستکاری بکەی بۆ نمونە، ئەو کاتە چونکە خێزانت تێکا تۆ نایکا، بەڵام خێزانت نابێ شتانە بکاو ئەبێ خۆی لێ پارێزە ئینشاڵڵا. جا بۆیە دەتوانن خۆتان بیکەن یا خێزانتان بیکا، گرنگەوەی لەو ماڵا بکرێت. بۆیە قوربانیتان لەبیر نەچێ. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئامادە بوو لە پێناو خوادا بە فەرمانی خوا کوڕی جگەرگۆشەی خۆی سەر بڕێ، تۆ ناتوانێت پێناو خۆدا حیوانێ سەر بڕی. جەت خوا ئەگەر وانەکەین توانامان هەبێ و نەیکەین چه خێرێکمان تایە؟ وەڵڵا هیچ خێرێکمان تیا نەماوە.